نزیکەی 300 خانەوادەی ئاوارە لە شاری هەولێر لەناو باڵەخانەی تەواو و هەروە لەسەر شەقامەکانی شاری هەولێر دەژین و خێمەیان هەڵداوە. وەک ئاوارەکان دەڵێن ناتوانن لەناو کەمپەکاندا بژین و هەروەها کرێی خانووشیان پێنادرێت، بۆیە پەنایان هێنەوەتە ناو باڵەخانە و سەر شەقامەکان. يودا حالا بینی تعقلشی سوالك جنوبكي شو ما تتفرد ونشتيها صبت شيا شو جريتها ما اي شيء سنه ما كان مقول لي غبت تبقى ما كان ترى وضعي من هنا وضعي من معنى تفرد ونشتي ما زروك من ونش كازام قناع كي قصر يشيكم قصر قناع مش بابو قال كي هذا ديا ومن هيش بس معنا ناموس خام خديه كرامتنا خديه ناموسنا ام كردن ام سبا ناموس كان يك جودا ورا بك ناموس دم بريد ناموس ما تعد بدي تما بوكجي اسينك مشترى ما شرجي بك تالي ناموس لە ئێستادا ئامادەکاری کراوە بۆ گواستنەوەی ئەم ئاوارانەی سەر شەقامەکان و ناو باڵەخانەکان بۆ ناو کەمپەکاندا لەلایەن پارێزگای هەولێرەوە. بەڵام وەک ئاوارەکان ئاماژەیان بۆ کرد لە ناو کەمپەکاندا کێشەی زۆر هەیە و خەڵکی جۆراوجوری لێیە و ناتوان بژین، بۆیە هاتوونەتە دەرەوە و داواکاریان ئەوەیە کەوا ڕێگەی باشتری خزمەتکردنی ئەوان بگرێتە بەر، نەک بگەڕێنەوە ناو کەمپەکاندا. ئەماتنە بەرا 6 زاروکێ منەنە الشغل نكان بكم إيش بكم نجي مساقته دخازن حكومة جمالة ببا ياردم تشينكي معاشتنا دارتنا تشتكتنا أوراق خام قدمان فرمو دار ما تشيكل بس معاشتنا كي زحمتنا شغل أنا كان بكم نجي مساقته وجي ما ود دماش هذيك نجي متنا دارتنا بكري زورة كري 5 ورقة 4 ورقة 6 ورقة بكري أنا كم تكلم بكري. ئەو منداڵانەی لەناو باڵەخانەکاندا دەژین و سەر شاقامەکان تووشی نەخۆشی زۆر هاتوون و هەروەها لە خوێندنیش بێبەش بوونە، بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کەوا یارمەتیان بدرێت بۆ ئەوەی بگەڕێنەوە ناو قوتابخانەکاندا. ئەو بابی مژی ساقات ئەو لێدەری زۆر باش بوون ئەو لەدەریجام حەز دەکەن هەرن مەکتەبی نام نکەن هەن سووری مەکتەب خراپ خۆیان دەڵێن ناتوانن لە ناو کەمپەکاندا بژین چونکە هەموو جۆرە خەڵکێک تێدا هەیە و هەروەها کێرەیشیان پێنادرێت لە ناو خانوەکاندا کە خانوو بگرن، بۆیە پەنایان بۆ ناو ئەم باڵەخانانە داهێناوە. بەڵام ئەوەی نیگەرانی لای ئەوان دروست کردووە ئەوەیە خاوەنی بەشێک لە باڵەخانەکان کرێ لەوان وەرەگرن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.